سپاوتان لێبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم و لە واشنگتن تایمزی ئەمریکیەوە دەست پێ دەکەن کە تێدا بڵاو کراوەتەوە کوردەکانی عێراق کە هاوپەیمانێکی گرنگی ئەمریکان لە شەڕی دژی داعش لەناو قەیرانێکی توندی سیاسیدان. ڕۆژنامە ئەمریکیەکە بڵاوی کردوتەوە قەیرانەکانی هەرێمی کوردستان لە کاتێکدا تەقیەوە کە مەسعود بارزانی ڕەتی کردەوە دەست لە پۆستەکەی هەڵگرێت لە کاتێکدا لە 19ی ئابی ئەم ساڵدا ویلایەتەکەی تەواو بووە. ڕۆژنامە ئەمریکیەکە دەڵێت ئەو بڕیارەی بارزانی هەرێمی کوردستانی دابەش کردووە بەسەر دوو بەرەدا. ئەبوبەکر هەڵەدنی سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان بە واشنگتن تایمزی ڕاگەیاندووە ئەگەر بارودۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت خەڵکی ئەوەندەی تر بێزار دەبێت و تەنگەشەکان زیاتر دەتەقنەوە. لە واشنگتن پۆستی ئەمریکی بڵاو کراوەتەوە بێرنای ساندرس کاندیدی پێشبینی کراوی دیموکراتەکان ڕایگەیاند سیاسەتی ئەمریکا لە عێراق یەکێک بوو لە خراپترین سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە مێژوودا. ئادەم تایلۆر لە وتارێکدا بۆ ڕۆژنامە ئەمریکیەکە دەڵێت دەتوانین بڵێن کە تێڕوانینی ئەمریکا بۆ جەنگی عێراق هەڵەیە. بەڵگەی ئەوە دەهێنێتەوە بە پێی ڕاپرسیەک بەلای زۆرێک لە ئەمریکیەکانەوە لە پلەی یەکەم و دووەمی گەورەترین هەڵەکانی ئەمریکا لە مێژوو مامەڵەکردن لەگەڵ ئەمریکیە ڕەسەنەکان و کۆیلەکان بوو. اینجا ئەمریکیەکان پێیان وایە جەنگی عێراق و ڤێتنام هەڵەیە. هەروەها لە توودەی زمانی تورکیشدا بڵاو کراوەتەوە سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی هەدەپە جەختی کردەوە لەلایەن داعش پلانی کوشتنی دانراوە. دەمیرتاش ڕایگەیان لە سەرچاوەی باوەڕپێکراوی هەواڵگریەوە زانیاریمان پێگەیشتووە کە پلانی کوشتنی من لەلایەن داعشەوە دانراوە. دەمیرتاش وتی هەوڵمانداوە ئەو زانیاریانەش بدەین بە دەستگا بەرپرسەکان. حکمەت دۆرگون پەیامنێری ئاژانسی هەواڵی سپۆتینکی ڕووسی ڕایگەیاندبوو داعش بەنیازی ئەوەیە کە دەمیرتاش بکوژێت بۆ ئەوەی تۆڵەی کۆبانێ بکاتەوە. لە نیویۆرک تایمزی ئەمریکیشدا بڵاو کراوەتەوە دوامین پلانی ئەمریکا بۆ پشتیوانیکردنی ئەو هێزانەی لە سووریا لە دژی داعش دەجەنگن نیگەرانی گەورەی لێککەوتەوە لەلایەن تورکیاوە. بەرپرسانی تورکیا باڵۆزخانەی ئەمریکایان بانگێش یاخود باڵیۆزی ئەمریکایان بانگێش کرد بۆ ئەوەی نیگەرانی خۆیان بگەێنن بە ئەمریکا کە پشتیوانی کوردەکان دەکات لە سووریا و تورکیا وەکو دوژمنێکی سەرەکی خۆی تەماشایان دەکات. بە هەمان شێوە تورکیا باڵۆزی ڕووسیاشی بانگێش کردبوو لەبارەی هەمان بابەتەوە کە ڕایان گەیاندووە پشتیوانی کوردەکان دەکەن. ئەم دۆخە ئاماژەیە بۆ ئەوەی ئەمریکا و رووسیا لە ناوخۆی سووریا لەسەر پشتیوانی هێزە کوردیەکان یەک هەڵوێستن. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانی پێشکەشکردن بەختەوەربن.